دنباش بینرین هجال هر دوره هنجاره کدن بخیر هاتن برنامه کرد کنکشن جه دنگ امریکا اسیروان قچومه و هروها من معتبر شروانی دناف بابت نوی هفته ده مهفبینک تایبت هیا لگل سروک عشیرا شمر و هفسروک کانتونا جزیره یا روجاوای کردستانی و هروها هفبینک تایبت به بش کردی دنگ امریکا لگل آلیکار وزیر دروی امریکا جبو دموکراسی مافن مروف و کار دربار سرداناویا ویداوی بو کردستانی و هروها راپورتی ترشمان رومال کردون بلام ده پیش ده بکارچی تری درندانه داعش دست پیدا کن لباکور عراق ملیتان دولت اسلامی آنکو داعش باجار دیروکی آشوریان نمرود ویران کرنه ویران کرنه کو دو پنجشنبه پیک هات بویرا هری داویه ده کمپینا ریخستنا تروریست ده لسر کلپورا دیروکی عراقی وزارت گشت و گزاری عراقی ده داخیانیه که ده گوت کو به وان ایریشن لسر دورین دیروکی ملیتان داعش لهمبر ویانا جیهان و هستین مروواهیه دردکوین پسپورکی آرکیولوژی عراقی گوت کو پلانا داعش او کو همو کلپورا عراقی دور بدور ویران بکه هینی پلیسی کوریای باشور رایگەیاند لە کۆڵینەوە دەکەن لەسەر شیانی پەیوەندی نێوان حکوومەتی کۆریای باکوور و ئەو پیاوەی لە سێوڵ پەلاماری باڵوێزی ئەمریکا لە سێوڵەیدا بوو. کاربدەستان دەڵێن بۆی هەیە کیم کەی جۆنگی تەمەن 55 ساڵان ڕوبەڕووی تاوانی هەوڵدان بۆ کوشتن بێت پاشەوەی بە تەقو لە ڕوومەتی چەپی باڵوێزی ئەمریکایدا بە درێژی 11 سانتیمتری بریندار کرد. ئەو دەست بەجێ بۆ نەخۆشخانە گواسترابووە و دەڵێن 80 تەقڵ برینەکەیان بۆ درووەتەوە. هەینی هێرشبەرەکە لە سێوڵ بە پەیامنێرانی کورد فەرمانی لە کۆریای باکوور پێ نەدرابوو. ئاژانسی فەرمی کۆریای باکوور هێرشەکەی بە سزای ڕەوا ناوبرد. و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاش بە توندی هێرشەکەی ناپەسەند کرد باڵوێز لپرد پێنجشەممە کوتی تەندروستی باشە و ورەشی زۆر بەرزە. و لواشنطن پایتەخت و بێتر ji 20 ویلایەتên diniyên Amerîkî bahozeke mezin ya berfê bi ser xelkê de hat. Di encama bahozê de ofîsên hikûmeta federal û dibistan lê gelek deveran ji Texas heta bê New Englandê hatin girtin. Her ji berfê ve bahozê gelek bûyerên trafîkê çêbûn û dora 4000 geştên asmanî hatin betal kirin. فروکەیەک jî ji ber qeşayê li firokxaneya New Yorkê şemitî. Pisporên seqayê çaverê dikin ku hefteya bê seqa yê buharê be. لەگەڵ و شەڕ لەسەر تکرید نێوان ملیتانی گروپی دەوڵەتی ئیسلامی و هێزەکانی عێراق و میلیشای شیعە هەروە دێ و تونتر دەبێت ڕۆڵی ئێران و ناکۆچی تایفیش هەروە دێ و فراوانتر دەبێت. ئەمە بابەتی ئەم راپۆرتەیە. پشتی چندین روزان جشر و هفچونا لناوبرا هزن عراقی و چکدارن دولتا اسلامی لدوروبری باجر تکریت دستکفتن و پیشوچون هزن عراقی لوازه. باشرت القطاعات الساعة بال715 هزن ما لدمجمير حفت و 15 إيريشي آرمان جان كرن بتوب موشك و فروكان بنجهن داعش هاتن توب باران كرن إن شاء الله داعش لفي دفري و دفرين دن بين شكاندن وأميوان بزين دا خالا داوي جعراقي هذه المناطق والمناطق الأخرى وسنطارده إلى أبعد. دجمن هریکه لی افشار دجی چکداران جدایه. پشتوانیا آسمانیا امریکا دوی شریدا نائتک کرن و لسر عرد ایران آلیکاریا چکدارن شیعه دکد. وزیر دروی عربستان سعودی سعود الفیصل دبیجتن روشا باجر تکریت نمونه کارون و آشکرای لسر ترسا کفتیه دنافولاتین کنداویدا لسر هندک و ایران هزن عراقی کنترول بکد و ترسکادی تندو تیجیات تیری و طائفه گریه. ریبرین سنا دبیجن حکومت عراقی سرکفتی نبو دپشتوانی کرنا واندا. تقف متكتف الأيدي حكومة بدنجة برامبري سنيافة نها چكدارين شيعة رولكي كاريگر دبينن كاردكن جهر جهة كيده هاتنه جبو آزاد کرنا دورين سنيافة جداعش لدميگو سني بيچكمانه. We've been down the road of sectarianism. مطايفة گري لعراقي لواز كريه وزور گرينگا گو حكومتا عراقي نكوه في روشاهان جاركدن. لو واشنطن هجداريان ريبرين لشكري زيده دبن. We're watching carefully, and if this ام بهشیاری چاودێری دکن اگر اف ببه پیک آنینا جناوبرنا نژادی هنگی و هلمتا ما تێکەوە ئاستەنگیان ده و دوێ ام گوهرینا دبزاوی خود بکن. ئەوێن ڕێبەرایەتیە شەڕی دکن پەیامێن جدات هەنێرن. سەرۆک وەزیری عێراقی حەیدەر العوبادی ئەوێ پشتەوانیە ئەمریکا لێ دێتەکردن داخوازە پاراستنا مەدەنیان کرد. لێ هەروەسا ڕاگەهاند بێلایەنی دشەرێ دژی داعشدا نییە.
Di beyannama berevankarên mafê mirova weko Joe Strock dibêjitin wahiya bibte behane bû bikarînana tund û tîjiye. Heta ji berî demeke nêzik ve me ev çekdar didîtin. Karê gelek xerab dikirin. Piştî bidawîkirina van renge kirdarên leşkerî ve. Ew kirdarên zûr xirab wekû wêrankirina mal û avahiyan û heta kirdaran sêdare danê. Ew videoya beriya telefonê hatî girtin û li ser sosyal medya li vê heftiyê hatî belavkirin diyar dikit xurtekî sine ji layê zelamekê ve hatiye girtin ku logoyeka Iraqî li ser cilên wî yên fermî hebû. Herçende dengê Amerîka neşiya cih û berwarê wê videoyê piştrast bikit lê ew xurte piştî çend çirkeyeka teqelê hate kirin û hate kuştin. Gereke kardan û bersiv hebe di demê hinekê kesê tewanên bi vî rengî bikin. Lê heta niha me tu bersivdan nedîtiye. Li demê şer li Bakurê Iraqê berdewamî heye kar bi dest daxwaza berpisyaretiye û xoragiriyê ji Iraqîya û Îraniyan di vî şerîda dikin. Lê ew hemû baş dizanin wahiya bomba siwarkirî ya taîfegeriyê di her wextekê da biteqe. Xalid Fetah, Dengê Amerîka. ده هفپیوینه که تایبت ده لگل دنگ امریکا سروک عشیره شمر لسوریه و هف سروک کانتونا جزیره شیخ حمیدی ده هامل جربه بحثا گلک بابتین روژه دکه وکو شر تروره هفکاریا لگل کردان و پاش روژه هریمی نوچگهانی ما لقامش روزان عمر لسر بنگها و هفپیوینه او راپورت آماده کریه ده هفپیوینک پر تایبت ده بدنگ امریکا لگل هف سروک کانتونا جزیره شیخ حمیدی دهام الجربه شیخ ایلا شمر مزنترین ایلن عربان لسوری و عراقی ده آگاهیان و روشاشر لدیجی داعش شروع ودیکه بسر هفکاریا ایلا شمر لگل شروان کردا پسند ده دسری ده شیخ حمیدی بالی دکشینه سر هفکاریا کوالسیون ناودتوی و دبیجه ام و یکینین پاراستنا گل برچاک پر گرینگن جی کوالسیونا ناونتوی لدیجی تروري. اجتمعت الناس حول خطر الارهاب القادم على المنطقه يعني كان تحالف او دولت لقل هفد هفكاريه دنا لديجي داعشي ام جي دفي شريده بيشدار بون جبو شري لديجي تروري ودور خستناوي نها دوبارگهن مزين ين داعشي مرو خاندن لتلحميس وتلبراكي ودفابه اف هفكاري بردوام بك حتى داوي هذا الخطر والحمد لله كان في توفيق للامر لسر هفكاريا كوالسيونا ناونتوي وداخوازا تشكين جران جواكيا ناونتوي شيخ تكسكر ما بهيزا خوي خسر لديجي داعشي شردكن لشرگرانه و بيدوي بچكين جرانجي هيا دبيش روجيده لي بريارا داخوازا تشكان نتني بمفجري داية اف بريارك هفبش وببراي مي كردان بجي جريداية اطلاقا يعني دعمنا هو ذاتي الان وقادرين عليه بس لا يوفي بالغرض يعني ام بهزا خويا خسر شردكن لديجي تروري و اوجي تيرا سركفتري ناك حتى داوي هگر افشر بردوان كر امو براين خوي كردا دي خندق دنا لديجي تروري بريارا دا خوازا چكان نتنه بمفگري داييه ام في برياري بكردان فگري ددن و هگر اوان خوست ام بوان ربن مو منفردين يعني في برأي من هذا النوع لسر تيكيليا إيلا شمر بكردان را شيخ حميدي هفكاري أخوة لقل كردان نتني دواري لشكري ده دنرخينه هفكاري وان لقل كرداجي دواري جواكي ده جي بكوكا خوي ديروكي هيا وبرجرينجا والله احنا العلاقة بيننا وبين الأكراد مقاتلين وغير مقاتلين عندما كنا شرائح اجتماعية نحن علاقات الكليامة وكردان نتني لشكرية كلتور ونافين ما يكن بلكي تني زماني ما جداية لي پر عرب بكردي زانن و پر كرد جي بعربي دزانن ام زاري يك دورينه نها هفكاري دلشكريه جتي خوستن و امي بهوره پاراستنا خو بكن لسر مجاري گو سركفتن لدجي داعشي لروج آوای كردستاني دبن ددماغو لسوريا لدوري دن اف سركفتن بدست ناكهن شيخ حميدي في خالي شرو وديكا دبيجه بيگومان سرا سركفتن لدجي داعشي لهريم ما شربان كردايه والله أنا ما أعرف سر الفشل بس أعرف أسباب النجاح اللي حدث في سوريا. سرا سركفتني لديجي وان لهريمين ما زانم أو جي كردن هفكاريا عربان يا راست ودرست بكردان ره از يك شوان كسي عربم هوال بنديا ما يا راست لقل كردان كوكاوية ديروكي هيا وهيويا بيش روجك خوش لقل كردان أم آوا بكن هفكاري هيا لي سدما سركفتني يا سركا لديجي
داعشê bêguman Kurd in. دون أي شك الأكراد. Piştî serkeftinên girîng li Tel Hemîs û Tulbrakê rejîma Esed xweste got şerekî navxweyî di nav Kurd û Ereban de bîne holê. Şêx Hemêdî li ser hewledanên berzbûna hêzeke leşkerî Erebî li dijî Kurdan şirove dike. Serkeftina me ya dawî du serkeftin bûn. Carekê li ser terorê û adin jî li ser her kesê got bixwaze navbera me û Kurdan xerab bike. والله دحرين سوينا احنا مو دحر واحد دحر المسلحين بداوی me di serkeftin bidestxistin. Carekê li dijî çekdaran û careke din jî li dijî ew kesên got bixwazin şerekî Kurdî Erebî bînin holê. Niha li derverên rizgarkirî şahî û govend hene. û xel pir kêfxweşin bi wê serkeftinê. Pêşwaziya Kurdan û şervanên me dikin bi germî. فأتصور يعني دحرنا الاثنين بفئان واحد إن شاء الله. Di dawî de Şêx Hemêdî tekez kir got em li ser bilinkirina hişmendiya civaka xwe divabe em kar bikin. Ji ber ne tenê metirsiya terorê li ser civaka me heye. والله علينا أن نرفع نسبة الوعي مالنا كيف نحمي وطننا. Divabe em asta hişmendiya civaka xwe bilind bikin û çawa welatê xwe biparêzin, nehêlin çekdarwerên herêmê me. Niha em ne tenê li rastî metirsiya îslama radîkal tên, hin metirsiyên din jî hene. Ez ji Ereban re û ji cîranên xwe re dibêjim divabe diyalogê bidin pêş, ne çekan. Divabe berjewendiyên civakê û sûda giştî bidin pêş, ne berjewendiyên kesayetî. أكثر ما يعتمدون على استعمال القوة وحنا قادرين أن نكون يعني مدركين جدا للمصلحة العامة أكثر من النظرة الخاصة. Zana Umer, rengê Amerîka, ji mêvangeha Şêxê Êla Şebmer. Raporteke nû belavbûyî nîşan dide ku Amerîka û Îranê êrişên elektrînî yên li dijî hev zêde kirine. Ev yektê li vê dema ku mezne diplomatên wan li ser rêkeftinekê derbarê programa Îranê ya navokî li hev kom dibin. Ev raport bêtir rûniyê davêje ser vê pêşketinê. مەزنن دیپلۆماتên Amerîka û Îranê hema bi awakî heftane kombûn li dar dixistin da ku hewl bidin rêkeftinê pêkbînin berî dawiya meha adarê ku wekû dema dawî hatibû destnîşankirin. Lê li pişt perdeyên hevkariyê de şerekî çalakî elektronî gur dibe. Li gor malpereka bi navê The Intercept ku pal dide ser dîkumentên hikûmeta Amerîka yên hatin belavkirin ji aliyê Edward Snowden ve. Wê bi berfirehî dîkumenteka Ejansa Parastina Niştimaniya Amerîka belav kir ku 2 salan berê hatibû nivîsîn ew doza bersivdaneke bihêztir dike li ser şiyanên pêşketiyên şerê elektronîyê Îranê. Rapor dibêje Îranê sûde werget ji vayrosekî bi navê Stuxnet ku tê gotin Amerîka û agahdariya İsraîlê sala 2012 de xistibû nav programa wê ya navokî. Wê bûyerê renge bo serkirdeyên Îranê nirxa şiyanên şerê elektronî diyar kir wekû pîvan bi çekên navokiyên buha û mirdar û cihê guftugûyê de. Şarezayê şerê elektronî li zanîngeha City University London David Staples dibêje İran nihatê giştiye got çekekî bihêztir di destê wan de ye. Eger ew dahatina bi ser de birijînin ew dikarin bi awayekî berdewam êrîşan dikin û bi berdewamî jî xerçkirina çalakiyên xwe bi erzanî bidin. Formeka sadeya şerê elektronîk wek evî vîdyoyî hate çêkirin ji aliyê tîma Profesor Staples ji bûyera realîst de. Ev malpera got xizmeta herdaxwaziyên jê têkirin dike û hûn dibînin bersiv bişûn devetgerin. Dema ew dest bi ronîbûnê dike. Ev tê wateya got barkirina li malperê giran dibe. Demekî hemî daxwaz tên nav wê lê ew tiştekî ve nagerîne. Bi awayekî bengehînî malper bi temamî hate girtin. Barkirina wiha giran an êrişên bêparkirina ji xizmetê cihê dilgiraniyê ne. Lê problemên rastî tên dema ku êriş agahiyan xerab dikin. Wekû di êrişa li ser wêneyên kompaniya Sony de bûyî sala par ji aliyê Korya Bakur ve. Êrişeka wiha renge xelkiyetê xemetirsiyê bi germkirina kargehên enerjiyê û têkbirina xizmetên wekî nîşanên trafîkê li ser riyan û çavdêriya hêlên ezmanî. Salekê berê serokê nû yê Ejansa Parastina Niştimaniya Amerîka Admiral Mike Rogers gote Kongres şerê elektronî li vir e da ku bimîne.
Cyber will be an element. دیارە گو جاسوسیە ئەنتەرنێتێ و ببە پارێک ji هەر قیرانێکی رە گو ئەمەوێت پێشەڕۆژێت ببینن ئەو ji berêdەوە هابوو ئەس باوەرم گو ئەم wê îro li Ukrayna dibînin û me ew li Sûrî dîtibû Georgia ew bi awayekî berz dibe pîvan و خەمەک هەیە ku گروپên terorîst ew jî diwarê elektrînî de bilivin şarazaya peymangeha London ji bo diyaloga stratêjî Rachel Briggs dibêje Em zanin ku tundrew hewil didin teknolojiya bikarbînin wek ku têl û betariyan bikardînin. Ew li gor zanîna me hîn bi ser neketine. Ew tenê bi demê ve girêdaye. Êrişên elektronî erzan bi dizîne pênasîn pênabe û di dema ku piraniya wan nenasin ji aliyê gelêrî ve ew renge bêhtir terorîst û hikûmetan berbixwe rakişînin bêhtirî çekên klasîkî û navokî. Salih Demîcer, Dengê Amerîka. سپاسان دەکەین بینەرانی کورد کەنەکشن کە تا ئێستا دەگەڵماندان. یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ دموکراسی کاروباری مافەکانی مرۆڤ و هەروەها کار تۆم مەڵەنۆفسکی بەم دوایانە سەردانی هەرێمی کوردستانی عێراقی کردبوو. ئەو لە کاتی مانەوەی لەوەی دیداری و چاوپێکەوتنی لەگەڵ ژمارەیەکی زۆر ڕووناکبی ڕۆژنامەوان و ڕێبەرانی کۆمەلگای مەدەنی کردبوو و هەروەها چاویشی بە ئەندامانی کەمایەتی ئاینی بە مەسیحی و یەزیدی کەوتبوو و هەروەها ئەوانیش نیگەرانی خۆیان لەسەر ڕەوشی خۆیان دەربڕی بوو کە کەوتونەتە بەر پەلاماری تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی. بەڕێز مەڵەنۆفسکی دووشەممە لە گفتوگۆی تایبەتی دەگەڵ من باسی دیدارەکەی خۆی دەکرد لەسەر تا پرسیارم لێ کرد باشە ڕێی ئەو لەسەر هەرێمی کوردستانی عێراق چییە؟ very impressed that پێشەکی سپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتەی بۆتان ڕەخساندم. من زۆر خۆشحاڵ بووم بەوەی کە مەترسی دەست بەجێی داگیرکردنی ئەربیل و بەغدا پێدەچێت نەمابێت و بڕوام وایە ئەمەش دەرفەتمان دەداتێ کەشان بەشانی یەکتری استراتیژێک داڕێژین نەک هەر تەنها بۆ بەزاندنی ئەم ڕێکخراوە تێرۆریستیە ئەوەی دەبێت ئەنجامی بدەین بەڵکو هەوڵ بدەین بۆ دڵنیابوون لەوەی ئەم کێشەیە دووبارە نەبێتەوە. من وتوێژی جدیم لەگەڵ بەرپرسان لە بەغدا و هەرێمی کوردی کرد سەبارەت بۆی ئەمە ڕوونەداتەوە. لە کوردستانیش دەبێت بڵێم من ئەو پەڕی سرم سۆڵما و خۆشحاڵ بووم لە بەخشندەیی خەڵکەکەی بەرامبەر ئەو ژمارە زۆری ئاوارەی نێوخۆ ئەوانەی بە پێ و بە ئۆتۆمبیل هەوڵ دەدەن خۆیان بگەێنە کوردستان و دڵفراوانی و بەخشندەی هاوڵاتیانی کورد و ئامادەیان بۆ پێشوازیکردن لەو ئاوارانە کە ڕەنگە زۆر بمێنەوە ئەمە بەلای منەوە مای دڵخۆشیە. To imagine that they might stay for a long time was something that I found very inspiring. As I was preparing myself for this interview, I was هەرێمی کوردستان شانازی بەوە دەکات بۆتە شوێنی پێکەوە ژیانی پێکاتە جیاجیاکان. ئایا جەنابیشت هەمان بۆ چونتان هەبوو؟ I did, and I see this against the backdrop of a Middle East that is moving in the other direction. بەڵێ من ئەوەی بەدی دەکەم دەرهاوێژەی ئەوەی خۆرهەڵاتی ناوەڕاستە بەرەو ئاخارێکی دیکە دەڕوا کەمایی پەژارەیەکی زۆرە کە زۆر بەشی خۆرهەڵاتی ناوەڕاست لە زۆر لە کۆمەڵگەکاندا جیابوونەوەی ئتنی و تائیفی تێدا ڕوودەدات وەک جیابوونەوەی سونە و شیعە لە کوردستان گەیشتمە ئەو دەرئەنجامی نەک هەر تەنها سنگ فراوانیەکی زۆر هەیە بەڵکو خواستی پێکەوە ژیانی هەمەلایەنی هەیە واتە ئاینی و ئتنی جیاواز و ئەمەش بۆ کۆمەڵگەیەکی تەندروست کارێکی باشە و بۆ ئایندەی کوردستان و کوردەکانیش باشە. ئێمە گەرەکمانە بارودۆخێک بخڵقێنین تێیدا ئاوارەکانی نێوخۆ بگەڕێنەوە بۆ سەرماڵ و حاڵی خۆیان و کۆمەڵگەی خۆیان جا بۆ دەوروبەری شنگال بێت یان مووسڵ. بەڵام هاوکات من بڕوام وایە کە کوردستان بەهێز دەبێت لە ڕێگەی تێکەڵبوونی لەگەڵ ژمارەیەکی زۆر لە خەڵکانی کەلتوری جیاواز. Linguistically, politically, historically. Also, there are some concerns, especially نیگەرانی هەیە لەلایەن کەماتیەکانی وەک مەسیحیەکان و یەزیدیەکان کە ئەگەر داهشیش بڕوات گروپی هاوشێوە دێن. باشە ئەمریکا بە شێوەیەک یارمەتی عێراق و کاربەدەستانی کورد دەدات ئەمە ڕوونەدات. Well, first we have to defeat ISIS. That's the first task.
یەکەم دەبێت ئێمە شکست بە داعش بێنین و ئەمە یەکەمین ئەرکە دەشبێت دڵنیابین لەوەی کە دوای ئەوەی ئەم کۆمەلگانە لەم تیرۆریستانە پاک دەکرێنەوە جا لە شنگال بێت یان مووسڵ یان تەلعفەر یان هەر شوێنێکی دیکە ڕۆڵی حکومەت و پۆلیس دەست پێ دەکات و خزمەت گوزاری وەگەڕ دەخرێتەوە ئەمەش بە شێوەیەک دەکرێت کە ڕێز لە دەسەڵاتی خۆجێیی بگیرێت جا کاتێک مەسیحیەکان دەگەڕێنەوە بۆ ناوچەکانیان و ئێزیدی و شەبەک کە دەگەڕێنەوە شوێنەکانیان وا هەست بکەن خۆیان بەرپرسیان و چارە نووسیان لە دەستی خۆیاندا دەبێت بەرپرسیارەتیان لە ئەستۆدا دەبێت بۆ پاراستنی خۆیان و ئاسایشیان هەر بۆیە ئێمە پێویستمان بەوەیە کە حکومەتی بەغدا ڕێز لەوە بگرێت هەروەها پێویستە هێزی پێشمەرگەش ڕێز لەوە بگرێت و کار لەگەڵ ئەو دەسەڵاتە خۆجییانە بکات و هەست بە خاوەنێتی ڕزگارکردنی خۆیان بکەن. We're also going to need the Peshmerga to respect that and to work with these local communities so that they feel that sense of ownership of their own liberation. ئایا ئەوە مانای وایە هێزی پاراستنی خۆجێیی خۆیان ئەوەی بە هێزی ملیشان ناو دەبردرێت دەیان بێت؟ What we hope is that ئەوەی ئێمە هیوای بۆ دەخوازین ئەوەیە کە ئەوان ڕۆڵیان لە هێزی ئاسایشیدا هەبێت ئەوەی کۆمەڵگەکەیان دەپارێزێت لە چوارچەوەی پێکهاتەیەکی گەورەتردا ئەمەش مەبەستی بیرۆکەی یاسایی پاسەوانیە ئەوەی لە عێراق بەم دوایانە تاوتۆ کراوە ئێمە نامانەوێت هێز بێت و لە نێو ئەم جێگایانی ئەم کۆمەڵگانەدا بمێنەوە ئەوەی بە کەسانی غەریب تیان دەڕوانرێت ئێمە دەمانەوێت خەڵکانی ئەو کۆمەڵگانە بەشداریان هەبێت و گەرەکیشمان نییە کە ئەو خەڵکانە لە پێکهاتەی نیشتیمانی جیا بکرێنەوە و تێیدا هەموو کەس بە گوێرەی یاسا بەرپرسیارە. لە کاتی سەردانەکەتان چاوتان بە ژمارەیەک خەڵک کەوت لە ناویان ڕێبەرانی مەدەنی و ڕۆژنامەوانان باشە نیگەرانیان چی بوو؟ Well, they are concerned in both Baghdad and Erbil that ئەوان لە بەغدا و لە هەولێر نیگەران بە تایبەت لە ئێستادا کە هەڕەشەیەکی گەورە هەیە لە دژمنێکی ڕاستەقینە ئەم هەڕەشەیەش وەک بیانوویەکی دیکە بەکار دەهێنرێت بۆ بربەستکردنی ڕادەربڕین و بربەستکردنی ڕۆژنامەوانی و بەڕای من ئەمە نەک هەر تەنها هەڵەیە بەڵکو و دەرئەنجامی پێچەوانی دەبێت لە ڕوانگەی شەڕکردن لە دژی داعش ئەگەر بیر لەوە بکەیتەوە کە ئایا ئەم تێرۆریستانە زیاتر لە دژی چین و زیاتر ڕقیان لە کێیە ئەم تێرۆریستانە ڕقیان لە کۆمەڵگەی سیڤیلە و ڕقیان لە ئازادی ڕادەربڕین و بیر و باوەڕە ئەگەر چەکدارانی داعش سبەینێ بچنە ئەربیل یان بەغداوە یەکەم خەڵکان کە دەیان کوژن چالاگوانانی مەدەنی دەبن جا هەر بۆیە ئەم کەسانە لە ئێستادا دەبێت ئەو پەڕی بپارێزرێن سەبارەت بە کوردستان بە تایبەت ئەو شوێنەیە لە ڕوانگەی مێژوویەوە کە تێیدا سنگفراوانی هەیە و تێیدا بڕێکی زۆری ڕوانگەوی بۆچوون هەیە و هەروەها دیبەیتی سیاسی هەر بۆیە کوردەکان هێندە پشتیوانی دەکرێن. With them in this moment of danger, that has to be preserved. As you know, Kurdish region has a lot of other challenges. The issue of corruption, I'm sure it was raised with you. هەر وەک دەزانن هەرێمی کوردستان ئاستەنگی تریشی لە بەردەمن ڕێکەوتنی لەگەڵ بەغدا جێبەجێ نەکراوە بە پێی کوردەکان باشە چۆن ئەمریکا دەتوانێت یارمەتیان بدات لە نەهێشتنی مەسەلەکانی وەکو خزمێنەیە گەندەڵی و هەروەها لە بواری بەڕێوەبردننی باش. Well, the most important thing is گرنگترین شت ئەوەیە کە کەش و هەوای کوردستان بپارێزرێت بۆ ئەوەی کوردەکان خۆیان بەرەنگاری ئەم ئاستەنگانە ببنەوە بەبێ ڕۆژنامەوانیەکی ئازاد ناتوانرێت بە گشت گەندەڵیدا بچیتەوە هەروەها بەبێ کۆمەڵگەیەکی سیڤیلی سربەخۆ ناتوانرێت شەڕ لە دژی گەندەڵی بکرێت ئەو کۆمەڵگەیی پەردا لە ڕووی کێشەکاندا هەڵدەماڵێت و گفتوگۆی لە مەڕ بکات و هەروەها کاتێک حکومەت شایستەی ڕەخنە لێگرتن بێت ڕەخنەی لێ بگیرێت بەبێ ترس لەوەی کە سزا بدرێت یان دەستگیر بکرێت یان بکوژێت ئەگەر ئەم دام و دەستگایانە تەندروست بن بەڵێ ناوبەناو گەندەڵی دەبێت بەڵام خودی کۆمەڵگە دەتوانێت ئەم کێشەیە چارەسەر بکات بە بڕوای من ڕۆڵی سەرەکی ئێمە ئەوەیە هانی دۆستانمان لە سەرانسەری عێراق بدەین لەوانە لە کوردستان کە پارێزگاری لەم ئازادیانە بکەن ئەوەی خەڵکانێکی زۆر لە پێناویدا خەباتیان کرد و گیانیان بەخشی. Can you talk about the ideological fight? بێجگە لە شەڕی بەرەکان شەڕی ئایدۆلۆژیش دەبێت بکرێت بە دژی داعش چێ دەبێت پێشەنگی ئەم شەڕە بێت ئایا مەلاکان و مسلمانەکان خۆیان؟ Well, to the extent that ISIL draws any of its legitimacy
گروپی داعش تا ڕادەیەک شەرعیەت بە خودی خۆی دەدات لە ڕێگەی لێکدانەوەی با هەڵا لە ئیسلام ئەمەش بۆ سەرجە مسلمانان لە سەرانسەری جیهاندا گرنگە کە بڵێن ئەوە ئێمە نین. مسلمانان ئەو کارە دەکەن و ئەوەی لای ئێمە ڕوونە کە زۆرینەیەکی زۆری مسلمانان لە عێراق و لە سەرانسەری جیهاندا لەوانە ڕابەرانی ئاینی بە تەواوی ئەم ئایدیۆلۆژیەی قێزەونەی داعش ڕەت دەکەنەوە. ئەوەی داعش بانگەشەی بۆ کردووە جاڕەتکردنەوەی ئەم ئایدیۆلۆژیی داعش گرنگە ڕەت بکرێتەوە. کارێکی تر ئەوەیە کە دەبێت لی دڵنیابین گازندە سیاسیەکان ئەوەی وا دەکات هەندێک خەڵک بەڕێگەیەکی زۆر چاواشەکاری لە ناچاریدا پەنا بۆ ئەو تێرۆریستانە برن بۆ ڕزگاربوونیان لە گرفتێکی دیکە ئەوەی لی دەترسن. بۆ نمونە ئێمە لە مووسڵ ناتوانین سەرکەوتن بەدەستبێنین ئەگەر سونەکانی ئەم شارە لە حکومەتەکەیان زیاتر لە چەکدارانی داعش بترسن. هەر بۆیە زۆر گرنگە کە پیشانی ئەو خەڵکە بدرێت کە حکومەتی عێراقی حکومەتێکی گشتگیر دەبێت و ئەو حکومەتەی لەلایەن گروپی میلیشیاکانەوە پێشێل کراوە لەوانە میلیشیا شیعەکان ئەو میلیشیانە کۆت و پەیوەند دەکرێن لەبەر ئەوەی پێویستمان بەوەیە هاوڵاتیان لەگەڵماندا بن. The various militia groups, including the Shia militias, are restrained because we need the people to be on our side. How optimistic you are to this idea that چەندە گەشتبینن بە حکوومەتی ئێستا عێراق کەفر لایەنە بێت وەک شارەزایەک بە دەنجی ئەمریکای کۆد وەک شەو و ڕۆژ جیاوازی هەیە نێوان حکوومەتی عەبادی و حکوومەتی پێشووی بەغدا. I got the sense when I was in Baghdad that من کاتێک لە بەغدا بووم گەیشتمە ئەو دەرەنجامەی خەڵکان جیاوازیەکی زۆر بەدی دەکەن. هەروەها لەو خەڵکانم بیست ئەوانەی هێشتا ڕەخنەی زۆر لە حکوومەتی عێراقی دەگرن و بڕوایان وایە دەبێت حکوومەتکاری زیاتر ئەنجام بدات. سەرجەم هاوڵاتیان کۆک بوون لەسەر ئەوەی ڕەوشەکە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا چاکتر بووە. دەبێت ئێمە چاوەڕان بکەین بزانین چی لێ دێت. بەڵام دەتوانم بڵێم حەیدەر عەبادی سەرۆکوەزیران هەموو شتێکی ڕاست و دروستی گوتووە و بەڵێنی ڕاستی داوە. عەبادی هەندێک هەنگاوی زۆر هیوابەخشی ناوە سەبارەت بە هەوڵدانی بۆ بەشداری پێکردنی سونەکان و پارێزگای ئەنبار و سەرۆکوەزیرانی عێراق پێداگری لەوە دەکات خودی هاوڵاتیانی سونە خۆیان دەبنە ڕزگارکەری خۆیان و داواش دەکات کە میلیشیا شیعەکان دەست ئاواڵانە بن. بەڵام گوتن لە ئەنجامدانی ئەم کارانە ئاسانترە. وڵاتە گرتوەکانی ئەمریکا نەک هەر تەنها هانی ئەم کارە دەدات بەڵکو چی لە تواناشدا بێت بۆ ئەو مەبەستە دەیکات. And my last question is there are times since we are talking about human rights لە کۆتایی ڕخنە لە ئەمریکا دەگیرێت تەنانەت دۆستەکانیش هێندێک جار سیاسەتی دووڕۆیانەی هەیە سەبارەت بە مافەکانی مرۆڤ بە تایبەتی کە دەگاتە هاوپەیمانانی وەک سەعودیا تورکیا و ئێستا ئێران کە گفتوگۆی ناوکی لەگەڵ ئەنجام دەدرێت. ئۆپۆزیسیۆنی ئێران هیوادارە سەرجەلی مافەکانی مرۆڤیش ببێتە بەشێک لەو گفتوگۆیانە. It is part of the conversation between the United States and ئەوە بەشێکە لە وتیێژەکانی نێوان وڵاتە گرتوەکانی ئەمریکا و ئێران. جۆن کێری وەزیری دەرەوەی ئەمریکا لە ئەنجومەنی مافەکانی مرۆڤ لە جنێڤ گوتی ئێمە هەنگاو بەرەو دەرکردنی یاسایەک دەنین بۆ ڕەخنەگرتن لە ئێران بەهۆی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ. سەبارەت بە دۆزی عەرەبستانی سعودی ئێمە ئێستا زۆر دڵگرانین. بۆ نمونە لە کەیسی بلۆکار بە داوی ئەوەی سزای 1000 جەڵدەدرا ئەمەش بەهۆی ڕادەربڕینی خۆی. ئێمە زۆر هەوڵ و کۆشش دەدەین کە دۆستانمان لە سعودی ڕازی بکەین نەک هەر تەنها ئەو سزایە بەسەریدا جێبەجێ نەکات بەڵکو بەگشتی سعودیە زیاتر ئاواڵە بێت لە سایی پاشای نوێی وڵاتدا بە هەمان شێوەش بۆ تورکیا و بۆ هەموو هاوپەیمانانی نزیکمان. ئێمە هەوڵ دەدەین بۆ بەردەوامبوونی بێکەم و کورتی و من دڵنیام بە ئەنجام نەگەێنراوە بەڵام دەتوانم بە بڕواوە بڵێم کە تەنانەت لەگەڵ دۆست و هاوپەیمانانمان کاتێک پێشێلی مافەکانی مرۆڤ دەکەن ئەمریکا لیان دێتە دەنگ. I'm sure that we do not achieve it, but I think I can say with confidence that even with our closest friends and allies, when they violate human rights, the United States does speak out. زۆر سپاسی جەنابەت دەکەم بە ڕێز تۆم مێلۆنۆفسکی یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری دموکراسی مافەکانی مرۆڤ و کار. Of course. My pleasure. بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کەنەکشن. سیروان دەزانی ئەو دوڕۆژە بە تایبەتی بەفرەی یەکجار زۆر وەکو دەڵن دوا گورزی لێماندا لە ڤیرجینیا و لە واشنگتن
ینی هاتوچۆ زۆر زەحمەت بوو زۆربەی شوێنەکانی حکوومەتی داخراون و قوتابخانەکان نینە. ڕاست محتەبەربەری هەرچی نها هەندێک وێنەیەن زیندیە ڕاستەخۆ ژێر پێش کۆنگرسا ئەمریکی تێن پێشیا بینەرین دەنگی ئەمریکا لێ وەکتەژی بۆ محتەبەر واشنگتن و ڤرجینیا و مێرلاند گەلێک بەرفلێ هات بە هۆزێکە گەلێکی بەهێز بوو لێ نەتەنێ هەرێمێ بوو لە ڕۆژهەڵاتی ئەمریکا هەروها لە تێکساس و هەندێک ویلایەتێن دنیە باشووری ئەمریکا و هەروها حتا نیو ئینگلاند ویلایەتە ماساچوسێتس. بله گهدارین هیجا بوی جی ام گهشتن داویا برنامه خو یا وی هفته یان وی روزی حتی برنامه کدم ببینید خیر و خوشیه ده ور واشنگتن برنامه کورد کانکشن ج دنگ امریکا.